دەمەوێتن ئاماژە بۆی بکەین کە تایبەتمەندیەکانی قوتابخانەمان چییە و چ شتێک لەسەر قوتابخانەیە و چ شتێک داکوبا بە بەڕێزەکانی کە ئێوەنە دەتوانن هاوکاری مە بکەن لەوەی ئەو پلان و بەرنامەی ئەمە هەیتمان جوانتر جێبەجێ بکەین. سەرەتا یەکەم شتی قوتابخانە ئەوەیە گرنگیدان بە پەروەردەیە. گرنگیدان بە پەروەردە لە لای مە چییە؟ بنە ئەمن شتێکی بە قوتابیەکەین گۆ ناڵێم بە منداڵەکەین گۆ ناڵێم کە بخۆم جێبەجێ نەکەم. ئەو قسەیە هی من نییە بڵێم بە قسەم بکە بەڵام بە عەمەلم مەکە. چونکە ئەو کەسانە دواتر نابنە پێشڕەوی کۆمەڵگا. ئەمن دەڵێم یەکەم جار عەمەلی من ببینە ئەو جە بە قسەم بکە. وانگۆش بە هەمان شێوە بەشێک لە منداڵەکانی ما زۆربیان خەریکی یاری ئەلکترۆنیەکان و تابلێت و مۆبایل و ئۆنەنا. ئەوە نەخۆشیەکی کوشندەیە هەمومانی گرتیتەوە. یعنی یەک داکوباب و دوو داکوباب نییە، ١٩٩ لە خۆمانەوە و لەنگۆشەوە. دەتوانین لەوەی یعنی ئەمە ناکرێت شتێکی بە منداڵەکەی خۆم بڵێم بەڵام بۆ خۆم جێبەجێی نەکەم. ئەو شتێک کە بە منداڵەکەمی دەڵێم دەبی بۆ خۆشم جێبەجێ بکەم. لەوەی دەبی دەبی بەڕێستان و منداڵەکان و قوتابخانەش ئەمە بەیەکەوە هاوکار دەبین. ئەمە لە قوتابخانە پێیان دەڵێن کە دوورکەونەوە ئەم لەگە قەتعکردنی هیچ شتێکی نیمە یعنی بە تەواوەتی. یعنی من ناتوانین هیچ شتێک بین ئەو شتە دەبی قەتعکەین نابی بە هیچ نەوعەک منداڵ دەستکاری یاری ئەلکترۆنی بکاتن. ئەوە کاریگەری خراپی لەسەر دەبی بە تایبەتی ئەو منداڵانەی کە فێر بوونە. ئەو منداڵانەی کە فێر بوونە بەڵام دەتوانی دایکەکە یان باوکەکە بڵێ وەڵێ ئەوڕۆکە بە ئەمە یاریەکی بکەین بەیەکەوە. بۆ خۆشت چاودێری دەبی بەیەکەوە نیو سەعاتە سەعاتێکە خەریک دەبن دواتریش بەیەکەوە هەڵی دەگرنەوە. کۆمەڵێک شتی تر هەیە بۆ نمونە نان خواردن. ئەو ساڵ ئەمە نان خواردنمان کردە ئیجباری زیاتر لە ساڵی پێشووتر بۆ نمونە. لەبەرەوەی ئەمە نامەوێت لێرکانە منداڵەکەیت و بەس نانی بخواستکی تێر بیتن تەواو ئەوە نانی خوارد. دەبێت لێرکانە فێرە ئادابەکانی نان خواردن بیتن. یعنی بێتن کو خواردنی برادەرەکەی نەخوا، کو خواردنی نەڕژێنیتن، کو بیسمیلای بکاتن کە دەست بە نان خواردنی دەکاتن. یعنی ئەو ئادابانە فێر بیتن. و دەمانوێتن منداڵەکان ڕەنگدانەوەی ئەو شتانە لە کەسایەتیاندا ببینین کە لە قوتابخانە فێر دەبن. بۆ ئەمە پێیان دەڵێن تکایە شەوان زوو بخەون، بەیانیان زوو هەڵسن، نانی باش بخۆن، عەزیەتی دەوروبەرەکەتان مەدەن. لە ماڵش ئەگەر هەمان ستایل تەکیدم هەمان ستایل هەیە بەڵام زۆرتر تەکیدیان لێ بکەنەوە لەوەی. لەبەروەی منداڵێک ئەگەر ئەو ساڵ وەکو لایانی زانستی فێرە شتێک نەبوو لەوانەیە ساڵش کە فێر بی. بەڵام ئەگەر منداڵێک کەسایەتی دروست بوو وەکو کەسێکی یعنی باش نییە لە کۆمەلگا ئەو کەسایەتیە هەر لەناو لەشیدا گەورە دەبی هەتاوەکو لە مستەقبەل کەسێکی لێ دەردەچیتن وەکو پێویست نابی بەڕاستی. یعنی لە ئاس ئەو تومەحەی نابی کە ئەنگۆ هەیتان و کە ئەمەش هەیتمان. ئەمە دەمانوێتن شانازی بە هەموو منداڵەکانی گۆ بکەین کە لە پۆلی یەکم ئێستاکە ببینم منداڵەکانی گۆ بەیانی ببیتە سەرۆکی ئەو وڵاتەی، ببیتە وەزیرێک، ببیتە مامۆستایەکی سەرکەوتوو، ببیتە ئەندازیارێکی سەرکەوتوو. یعنی ئەوانی دەبنێ هیچیان لە منداڵەکانی گۆ زیاتر نییە. هەمویان ئەمەش بەو چاوەی تەماشای منداڵەکان دەکەین. ئەوە نییە برێم ئەمن مدیرم ئەوە مامۆستایە ئەو منداڵەتیە پۆلی یەکە. ئەمن ئینسانم ئەوش ئینسانە. ئەو بەیانیشتە دەمێشتەکی باشتری لە من لێ دەربچی. نامەوێتن بەس خەریکی گلەیی بین برین لە تەلەڤیزۆنی کەسێکی دەبینین ئەو فڵان کەسەوە گەندەڵە ئەو های کرد ئەو های کرد. ئەو کەسە مادەم بە فلتەری قوتابخانەدا تێپەڕیا مادەم دایک و باوکەشی بەڕێزی وەکو گۆی هەبووە بەیانی ئەمەش دەی بەرپرسین. بەیانی منداڵی هەر کامتان لەنگۆ کەسێکی لێ دەربچی خوا نەخواستا کەسێکی سوودبەخش نەبیتن لە قوتابخانەی مەش بووبیتن ئەمن بەڕێوەبەر بوومە ئەوە مامۆستا بووە خاوەن پرۆژە بووە ئەوە یاریدەر بووە هەر هەمومان لی بەرپرس دەبین. بەڵام ئەگەر کەسێکی باشی لێ دەرچوو یەکەم کەس ئەمە زۆر شانازی تۆ دەکەم دەرێم ئەو منداڵە لە لای مەبوو لە قوتابخانەکەیمە دەیخین کۆمەڵک دابوونەریت و کۆمەڵک ئادابی جوانمان فێر کرد پەروەردەشی جوانمان کرد ئێستا کەسێکی زۆر باشی لێ دەرچووە. لە لایمە پەروەردە ئەوەیە. لە دوای وێی چمان هەیە دواتر یەک دێمە سەریان ئێستا بە خێرایی لە دوای یەک پێتان دەڵێم لە قوتابخانەکەی ما فێربوون بە کردارە. یعنی ئەوە نییە مامۆستایەک بەس قسەی بکاتن تەڵەبەکە بەس منستۆیان بەس دووبارە کاتەوە تەواو.
قوتابیەکە دەبی بە کردار فێر بیتن ئەو شتەی کەمە لەبووی باز دەکەین دەبی بە کردار جێبەجێ بکاتن و بوکلێتی تایبەتمان هەیە بە قوتابخانەی خۆمان کە لە جێگەی دەفتەرێکی ئاساییە کە بە خۆتان دەبینن بە کواڵەتێکی جوانە و زۆر ڕێکوپێکە زۆر گونجاوە لە بۆ ئەوەی کە منداڵێکی پۆلی یەک بە حەزەوە دەرسی لەسەر بخوێنیتن. ئەوەی تر کە هەیتمان وانەی سینەمایە کەەوە وانەی زۆر تایبەت و جیاوازە لە قوتابخانەیمە کە بەڕەسمی ئەمە ئەو وانەیەمان هەیە. وەزارەتی پەروەردە وەکو یەکەمین مەکتەب بەڕەسمی ڕێگەی پێدایە لە ناو جەدوەلی هەبیتن قوتابخانەی بان ڕێگەی پێدایە. لەبەرچی لەبەرەوەی ئەمە پلانەکەمان ئێستاش پێتان دەڵێم قوتابێکە چ فێر دەبیتن لەوێندەر و چیان لەوە دەکەین. و چالاکی بەردەوام ئەمە چالاکی جۆرا جۆرمان هەیە لە قوتابخانە، یعنی هەر ئەوە نییە دەرسەکان قوتابی بێ 7 دەرسی بخوێنی تەواو بستەوە ماڵێ. ئەمە هەندێک چالاکی جیاوازمان هەیە. ئیشکردنی مە لە قوتابخانە لەسەر ئەوەیە شتی باشی جیاواز فێری منداڵەکان بکەین. ئەوەی تر هۆکارەکانی فێربوونە. دواتر ئێستا یەک بە یەک دەینە سەر ئەوانە پێتان دەڵێن کە ئەوانە کو جێبەجێ دەکرێت لە قوتابخانە. سەرەتا لە فێربوون بە کردارەوە دەست پێ دەکەین بەڕێزان. فێربوون بە کردار چێ لە قوتابخانەیمە؟ وەکو دەبینن ئەوە چاڵەکی قوتابیەکانمانە. بۆ نمونە مامۆستا لەوانەی ساینس وانەی زانست قوتابیەکان فێر دەکاتن کە بۆ نمونە ڕووەکە کو گەورە دەبیتن. ئەو ڕووەکە کو گەورە دەبیتن دێ هاتیە لەگەڵیان ڕووەکەکەی هینایە مەرکانی هینایە خۆڵی لە ناو کردیە و لە قوتابخانەش داینایە. ئێستا ڕۆژانەش قوتابیەکان متابعی دەکەن کە وەکو گەورە دەبیتن. لەبەرچی ئێستا هەر کەم لەمە زۆربەی زۆرمان لێرکانە لانەی خوێندنمان تاوا کرد بیتن، بەڵام ئێستا پێتان بڵێم لە پۆلی هەشتی بنەڕەتی بۆ نەدەکا پۆلی دوی ناوەندی ئەو کاتی زەمانیمە بڵێم چ فێربووی لە دەرسی زانست. تەکیدم لە هەر هەمووتان دوو کەس دەبیری نەمایە، دوو کەس جوانەکەی لەبیر نەمایە. لەبەرچی لەبەروی بە کردار شتەکەت نەکردێ بە فەعلی. ئەگەر بە فەعلی شتەکت کرد لەبیرت ناچیتن بە هیچ شێوەیەک. ئەوەشان بە هەمان شێوە کە قوتابیەکان دەرسەکی دەخینن تەڵەبەکە وێنەی کێشایە و کە مامۆستا پێی گوتینە بە فەعلی یعنی شتەکەی کردیە بە کردار کردیتی و نیشانی هاوکارەکانی خۆشی دەداتن و نیشانی لە سۆشیال میدیاش ئەمە دایدەنێ. باک مامۆستا ئەوەکەی تر دێنە سەر بوکلێتی تایبەت بە قوتابخانەیمە. ئەلێ بکانە گە ببینن ئەمە لە بۆ دەرسە سەرەکیەکانی کە طبعاً هەموو دەرسێک لەکنەمە سەرەکیە، یعنی دەرسی وەرزش لەکنە من بەقەت دەرسی ئینگلیزی گرنگە، بەقەت دەرسی کوردی گرنگە، هیچ دەرسێک نییە لاوەچی بی. بەڵام ئەو دەرسانەی کە سەرەکی نووسینیان تێدا هەیە وەکو دەبینین ئینگلیزی، کوردی، بیرکاری، زانست، هەر چوار ئەو دەرسانە هەمووتان بینیتان لە لای منداڵەکانتان کە بە دیزاینێکی جوان کۆپی کرایە. ئەوە نمونەیەکە لە بوکلێتی پۆلیەکی کوردی کە دەبینین ئەلێرکانە فەرقی چییە ئەوە لەگەڵ دەفتەرێکی ئاسایی. لەبەرچی ئەمە ئەومان کرد خۆ هیچ داک و بابک داوای لەمە نەکردبوو، بەڵام ئەمە خەمی منداڵەکانمانە و دەمانوێت شتەکانی مە جیاواز بی و باشیش بیتن. ئەگەر دەفتەرێکی ئاسایی ئەمن بۆ خۆم ئەزمموی خۆم چەند ساڵێک مامۆستای پۆلی یەک بوویمە دەمبینی کە شتەکەم دەنووسیەوە لە بۆ قوتابیەکان بۆن ئەو لاپەڕەکی ئاسایی قوتابیەکانە ئەلێرە دەنووسی دێ بۆ نمونە ئەلێرە ئەو دانم دەنووسیەوە بەدەستی کاتێکی زۆری لێ من دەبرد دەبوو بە سەریعی بنووسمەوە. جاری وا هەبوو لەو خەتەی لام دەدا جاوها بە خێرایی دەمنووسیەوە دەیدی ئێداکرێم 100 دەفتەری بەمو ماڵێ هەموو کاتێک لەو خەتەی لام دەدا. جارێکیان بە قەڵەمی سۆفت نووسی بوو ئەلێرە نووسی بووم دێ لەو دیوی دەرچوو بوو کە قوتابیەکە گەیشت بوو ئەو دیوی خاڵێک دەرچوو بوو هەتا ئەخیری خاڵەکەی نووسی بووە. لەبەروەی قوتابی پۆلی یەک هەر تەقلید دەکاتەوە. لێ ئەمە بیرمان لەوەی کردەوە شتێکی زۆر باش و زۆر تایبەتمان هەبی بە قوتابخانەی خۆمان کە لێرە نووسایە دێ دارەکەی ڕەنگ دەکاتن باشە و لێر بکانە بە جوانی لە بنەوەی دەنووسیتن و لێر بکانە دەکە بە ڕەنگەکی دیکە نووسرایە فۆکسەکە دیارە لە سەرچیە. بەو شێوازەی قوتابی زۆرتر حەزی لێ دەبی دەرسەکەی بخینی و دەرسەکەی بنووسیتەوە. ئەوە سەبارەت بە بوکلێتەکان بوو.
ئەوەکەی تر دەمەوێت سەرنجتان لە بەوەی ڕابکێشم وانەی سینەما ڤیدیۆیەکی دووخولە چییە؟ تەماشا دەکەین دواتر قسەی لەسەر دەکەین. ئێستا وانەی سینەما لە کنەما ئەوە نییە بین فیلمەکی پیشانی منداڵەکان بدەین شەڕی تێدابی و نازانم چ بیتن و یان وەکو ئەوەی کە سینەمای دەرەوەی قوتابخانە. ئەمە لێ بکانە فێرەتیان دەکەین لە ڕێگەی سینەماوە فێریان دەکەین کوی یارمەتی خەڵکی بدەن، یعنی کەسایەتێکی دروست بکەین گیانی یارمەتیدانی تێدابی. ئێستاوە دەبینین ئەوە دایکی منداڵەکەیە کۆتەکی دروست دەکات لە بۆی ئەوەی دەدڕێ ئەو وەکو سوپرایزێک داچی لە بۆی دروست دەکاتن دەیداتێ. زۆر دڵی پێخۆش دەبیتن، بەڵام ئەو منداڵە چ دەکاتن؟ ئەم منداڵە تەبعاً یاری دەکاتن، زۆر خۆشحاڵە لەوەی کە داچی سوپرایزێکی لە بۆ کردیە، زرکەشی زۆر جوانی لە بۆی دروست کردیە. بەڵام لێرە منداڵەکی دەبینیتن، دەبینی منداڵەکە لە کند و کەڵکێشێکە سەرمایتی ئەوە دیارە کەسێکی هەژارە پێڵاوەکەی درایە جلەکەی درایە سەرمایتی هیچی نییە خۆی گەرم کاتەوە. ئەو منداڵە هەست بە بەرپرسیارەتی دەکاتن کۆتەکەی خۆی دەداتە ئەو منداڵی دەڕواتەوە ماڵێ لێرە ڕۆڵەی داکوباب ئەلێرە دەردەکەویتن. منداڵەکە لە بۆ داچی باز دەکات داکەکە کوولەی تێدەگا دەڵێ داکەکەی دەڵێ کوا کۆتەکەت قەمسەڵەکە لۆی باز دەکا. ئێستا ئەنگۆی دایک و باوک کاردانەوەتان چ دەبی بەرامبەر ئەو منداڵی؟ ئەلێرە دەبین ئەها داکەکە دڵی خۆش بوو یەکسەر ڕازی بوو بەو شتەی، ئەوە داکەکە پاڵپشت بوو لە بۆ منداڵەکەی. ئەو منداڵە فێرە پەروەردەیەکی جوان دەبیتن. ئەوەی تر کە هیتمان چالاکی بەردەوام چالاکی بەردەواممان هەیە. یەک لەوانە بۆ منەوە هی پۆلی گەورەکانە ئێستا ئامادەیە، پۆلی بچووکەکانیشمان هەیە. بۆ منە ئەوە قوتابیەکانمانن کە چالاکی وەرزشی دەکەن. طبعاً لە لای قوتابخانەی بان تەرفیهی و زانستی هیچ فەرقی نییە. بە هیچ شێوەیەک زانستی گرنگتر نییە لە تەرفیهی بە هیچ شێوەیەک، لەبەروەی منداڵ ئەوەندەی پێویستی بەڕێز و خۆشەویستی و یاریکردن و ئەوانە هەیە، هەر ئەوەندەش پێویستی بە عیلم و زانست و فێربوون هەیە. یعنی لەوە زیاتر پێویستی پێ نییە.
ئەمە نامانەوێت مەکتەبەی تەقلیدی بین بەس یاڵە لەبەرکە ئەوەی لەبەرکە دەی بە دەرکەی دەرێنچی بە ئینگلیزی بەوەی دەرێنچی ئەمە نەهاتینە لێ بکانە لە مەکتەبی بان هەموو شتی بچووک بکەینەوە لە تەنها فێربوونیش تەنها ئینگلیزی بە هیچ نەوعەک نامەوێت یعنی بەراوردی قوتابخانەیمان لەگەڵ هیچ قوتابخانەشی دیکە بکەن. قوتابخانە هەیە هەتا ئێستا منداڵەکانی پۆلی یەکی وەکو ئاستی زانستی لەوانەیە هەندێک شتی لە یەک بابەتی بۆمە لە ئینگلیزی زیاتر فێر بووە لە منداڵەکانی قوتابخانەی بان، بەڵام تەرکیزی لەسەر یەک شتیە. ئەو منداڵە بێزار دەبی بە ناچاری ئەو ئیشەی دەکات بێتاقەت دەبیتن. ئەمە دەمانەوێت بە حەزەوە منداڵەکان ئیشەکان بکەن بە دڵخۆشیەوە، یعنی هاتە مەکتەبێ بە خۆشحاڵیەوە بێتن. منداڵی پۆلیەک لەبەروەی 2 ساڵی ڕابردوو ڕەوزە نەبووە کۆمەڵک ئیشکالات هەبووە، طبعاً ئەو ساڵ وەکو ساڵێکی ئاسایی نییە، یعنی فەرقی هەیە، وەکو ساڵێکی ئاسایی نییە، تۆزێک زەحمەتتر منداڵەکان دێنە سەر سکە بەڕاستی، بەڵام ببینن هەوڵەکانی مەچێ لەگەڵ منداڵەکان. بۆ منە چالاکی وەرزشیمان هەیە کە قوتابیەکانمان لەگەڵ قوتابخانەی تر چالاکی وەرزشیان کردیە، زۆر دڵیان پێخۆش بووە. طبعاً پۆلیەکیش ئەو شتەی دەکات، بەڵام ئەوە لە پۆلی گەورەکانەوە دەستمان پێکردیە لەبەرەوەی ئەوان زووتر تەنزیم دەبن لە دەرەی قوتابخانە، ئەوە دەرەی قوتابخانەیە. دوای ئەوەی شتێکی ترمان هەیە کە بە هەمان شێوە چالاکیە لە بۆ قوتابیەکانمان، ئەوەیان چالاکی زانستیە. ئەوە بەرنامەی ملیۆنێرە، زۆربەتان ئەو بەرنامەتان بینیە وانە؟ لەبەرچی ئەمە بیرمان لەوەی کردیتەوە ئەوەی تێکەڵ بکەین لەگەڵ دەرسی، لەبەرەوەی دەزانین منداڵەکان دەبینی منداڵێک هەیە لە تەماشای شتی ڕەنگا و ڕەنگ دەکات لە تەلەڤیزۆنی، دەنجی هەیە، ڕەنجی هەیە، ئاکشنە، ئەنیمەیشنە، زۆر شتی لەو بابەتانەیە. ئەمن ئەگەر بێ منداڵی لەو گەمانانەوە بینمە سەر پەڕەکی سپی لەگە قەڵەمەکی هیچ تااقەتی نابی. زۆر جار ئەمە دەڵێن کاتی خۆی خوێندن زۆر باش بوو، ئەمە زۆر باش فێر دەبووین، ئەو قسەی هەمومانە، ئی منیشە. لەبەرچی لەبەرەوەی هیچ نەبوو، یان دەرست دەخین لە دیار فانۆس و لالەی کە ئەمە زیری ئەو سەردەمەی نەوابزانم هەمومان دایکواکە بەڕێزەکان، یان ئەو تەدەبوو کتێبەکەی بخینی، کتێبەکە هەندێک شتی جیاوازتری تێدا بوو، کەنا فانۆسەوەکە هەر وەک خۆی بوو، یەک دوو گەمە هەبوو کە بەس بە ڕۆژ دەکرا، تۆپانەی و کۆمەڵێک ئەو شتانێک کە فیزیکی دەکرا لە دەرەوەی ماڵ، بەڵام شتی تر نە. بەڵام ئێستا لەناو ئەو هەموو شتەی ئەمن کوو بێم قوتابیەکانی گۆ ئاشنا بکەم بە خوێندنی، کووای لێ بکەم خوێندنی تێکەڵی تەکنەلۆژیا و حەزی قوتابی بکەم. لێ بکانە بەرنامەی ملیۆنێرمان دروست کردیە، باشە دواتر قوتابیەکان چ بەو شێوازەی چ بە شێوازی منداڵانەتری شەیتمان کۆمەڵک پێشبڕکێ دەکەن وەکو چاڵاکی لە نێوان خۆیان بە هەمان ستانداردی ئەو بەرنامەی کەمە لە بۆیان دادنین. بۆ ئەو ملیۆنێرە ئەگە ببینن بۆ منە ئەوە پرسیارەکانە. باشە ئێستا ئەمە دوو گروپی قوتابیەکانمان هەیە لە پۆلی یەک، پرسیارێکیان لێ دەکەین. بۆ منە لە بۆ پرسیاری ئینگلیزی، یعنی ئەمە ئەوە بە ئینگلیزی هەیە، بە کوردی هەیە، بە هەر شتێک کە ئەمە بمانوێتن. هەموو پرسیارەکانی ناو منهەجی قوتابیەکان کە پێشبڕکێیان پێ دەکەین بەو شێوازە دادەنێن و قوتابیەکان تێیدا بەشدار دەبن. لێ بکانە شتێکی ترمایە کە باسکەین لە بۆتان، ئەویش هۆکارەکانی فێربوونە. باشە هۆکارەکانی فێربوون تەنهام یەک دانەیان باز دەکەم، طبعاً زۆرمان هەیە، بەڵام یەک دانەیان باز دەکەم لە دەرسی ئینگلیزی. ئەمە لێ بکانە هەر کتێبێک کە هیتمان کە دەیخوێنین، یعنی هیچ شتێکمان نییە بەس بەناو بخوێنین، ئەمە هەر شتێکی کە دەکەین بە فەعلی دەیخوێنین شتەکە، یعنی بەس بە قسە نابیتن. بۆ نمونە ئەمە ئەو کتێبەمان کە هەیە، فاملی ئەند فرێندزمان هەیە، لەوانەیە زۆر مەکتەب بخوێنیتن ئەو کتێبە، بەڵام دەگمەن هەیە مەکتەبەک هەموو وەسائلەکانی کە لەگەڵیتی هەیبیتن، لەبەرچی ئەو شتە بەدەست ناکەوێتن، یعنی لێرکانە نییە. ئەمە تا پەیدامان کرد، یعنی بە $100 هەتا لە پۆلی یەک هەتا پۆلی 6 کڕیتمان. باشە ئەوە دەرزگوتنەوە بەو شێوازەی
زۆر فەرقی هەیە لەگەڵ ئەوەی بەس کتێبەکە عرض بکرێتن. ئەوانی کە غەڵەت دەکاتن ئێستا بە قەستی غەڵەتم داگرت باشە تەڵەبەکان دەبینن کە ئەوانە بە هەڵە بوو ئەوجا مامۆستا یارمەتیان دەدا هەر هەمان قوتابی چاک بکاتەوە نەک ئەوتە ئەمە قوتابێکی بینین نازانی دانیشە بڵێن یاڵە دانیشە ئەتوینا فڵان کەس تو زیرەکی وەرە لە کنەما هەموو تەڵەبەکان زیرەکن یعنی ئەو شتە قەدیم بوو کە دەمانگوت بەس ئەو پۆلە یەک دوو سێ ئەو سێ کەسە زیرەکەتەوە هەموو منداڵەکانینگۆ زیرەکن بەڵام هەندێکیان هەیە زیرەکیان لە شتە چییە هەندێکی لە شتێکی ترە ئێستا ئیوا هەیە لە قسەی دەرەجەیەکە زۆر باشە ئیوا هەیە حەڕەکەی زۆرە ئیوا هەیە لە نووسینی باشە ئەمە دین لۆ چاڵاکی شتەکانی مە جیاوازە یعنی شتی جیاواز بە منداڵەکان دەکەین لەبەروەی هەموو زیرەکیەکانیان ببینینەوە یعنی زیرەکی منداڵ یەک نەوع نییە هەندێک شت هەیە بە دەستی دەیکات تەڵەبەکە هەندێک شت هەیە بە قسە دەیکات هەندێک شت هەیە بە گۆرانی دەیکات هەندێک شت هەیە بە وێنە دەیکاتن هەندێک شت هەیە بە شانۆ دەیکاتن ئەگەر شتەکان جیاواز بوو ئەو منداڵی لە شانۆی زیرەکە دەهێنین لە شانۆی بەشداری پێ دەکەین ئەو منداڵی کە لە چ زیرەکە لێی بەشداری پێ دەکەین مهم ئەوەیە بەو شێوازەی فێر بیتن و لەمە دواش هۆمۆرکەکانمان ستایلەکانی تۆزێک دەگۆڕدرێتن بۆ نمونە ئەمە ئەگەر دەرسێکمان هەبیتن بمانەوێ منداڵەکە فێرە ناوی خۆی بیتن ئەوە نیە وەرەقەی لۆ بنووسین ناوی خۆی و یاڵە 20 لەبنی بنووسەوە ئەمە دەڵێن فەراغەکی دەدەینێ لێرکوانە ڕەسمی خۆت بچێشە ئەوجا ڕەسمی خۆی با ناشرین بچێشی زۆر ئاساییە بەڵام لێرکوانەش ئەوجا ناوی خۆت بنووسەوە یعنی منداڵ کە دەبینی ڕەسمیوی ئەلێرکوانەیە ناویش ئەلێرکوانەیە دەنووسیتەوە زۆر دڵی پێی خۆش دەبی ئەوە لێرکوانەیە هەست بە خۆی دەکاتن ئەمە دەمانوێت هەر منداڵک کە ساتی لە بۆ دروست بیتن وەتکاتان لێ دەکەم دایک و باوکانی بەڕێز متمانەی بدەنە منداڵەکانتان یعنی هەموو شتێک ئێستا منداڵ هەیە لەوانەیە پۆلی یەک بی هەتا ئێستا لەوانەیە زۆر دەگمەن بی لەوانەیە لێرە هەر نەبیتن بەڵام هەیە هەتا ئێستا داکوبابەکە نانی دەداتە منداڵەکەی لە ماڵە ئیشی پێ بکەن بە منداڵەکەتان بەڵام ئیشێک لە ئاستی خۆی یعنی ئیشێکی قورسترنا لە ئاستی تەمەنی خۆی ئیش بە منداڵەکانتان بکەن تەئکید بە منداڵەکەت متمانەی لێ خۆی زیاتر دروست دەکات ئەو منداڵە سەرکەوتووتر دەبێت